يا خوا عفويك ياخوا بخير ئەمە بەخوا باش بواتێ دەبڕۆ باوچین ئەو جەنازە بنێژین یارمەتی مان بدەن بابا جەنازە ناشتنی چی؟ ئەو جەنازەیە نابێ بنێژرێت ئەی باوتان قەزاری منە چی؟ پێشەوەی ئەمری خوا بکات دەوەرەقەم ماوە دێت دەوەرەکەم بنە و جەنازەکانێژی قەرزی چی؟ قەرزم ماوە باوتان کێوتی قەرزی بەرێ کاکە من قەرزم ماوە دێت دەوەرەکەم بنەوە جەنازەکە بەرم بینێژێ باشە بەخوا نایەوە ناکرێت دوایی بێ ئەم مەوزوعە بابا شتوان چۆن نەبێ تۆ خۆشەویستی باوکم بی هاوڕێ باوکم بی ئەلماتی سەبێرەکەمان بینێژی ناهێڵم دەست لەو جەنازەیە و بە ناڵم بینێن هەتا دەوەرەکەم نێنەوە برام با حیامان نەڕوات حەلاجێ بکە هەتا ئەو دەوەرەقەیەم نێنەوە ئەو جەنازەیە لە ما ناچێتە دەرەوە چی بکەین کاکە تۆ زانین چی وەرە بە دوو قسە بکەین کۆبنەوەیە ئێستا دەینەوە ئیبراهیم تۆ جەناب کۆمپانیات هەیە 24 ساعت پێکە لە ئەوروپا پێکە دێرە بۆ تیجارەت و کەسابەت مەزرعەت هەیە ئیشی حیوانەکەت نازانم چی بۆ بلای دیتە کاکە تۆ لە من باشتری وەک زۆر لە من باشترە یعنی چێ بەخینی پێ بەخوا من دەزانێت چێ تااقەتم لە من یەک فرز نادەم ناوەڵە من وڵای چەنازێ بگەن کە هەک نازانم باوکی تۆیە باوکی منی شەقەت پەناسەرت بێ زیاتر باوکی تۆ دەکانی دینار نایم براگەڕنی تۆ کاکە باک براگەڕش مەسئولی تۆ بدەیت وڵای یەک دینار نادەم تۆ لە من گۆتان لە من پارە نەدۆسیوە تۆ کاکە نایە نایە چییە کاکە یەک دینارمان نییە چیەکە یان ئاوا دینارێک نایە والله دەی بە برام حیسەتم بە ناموسم ئەو جەنازەیە ناچێتە دەرەوە تا ئەو دەوەرەقەیە نەڕۆ والله برام دەستەسکەی ناخشێنی ئەزان چی جەنازەکە بەرەگەرنت خۆشوازادێ بەخوا یەک دینار نادەم من ئاوا باش من پارەکە دەدەم یەخوا عەمرتان نەمێنێ یەخوا داڕزێن لەستان داوەشێ باشە بۆچی لەسەر دوو کوڕا کچەکە پارەکەی بۆ با ێ باشە خوشکم تۆ پارە دەکێ بوو زەرەکانم دەفرۆشم و قەردی باوکم ئەدەمەوە یاخوا عەمر کوردن باشە بۆ خاتری پێخەمبەر بۆ معلوماتتان باوکتان قەزاری من نییە ئەمە خەتەیە بوو بەڕەحمە بێ ئەو وێدانام وتی بڵێ شتێکی ئاوا هەیە بزانە کام لە کوڕەکان یا کامیان پارەکەت ئەیاتەوە ئەو میراتی کە لای من دایناوە پێشکەشی ئەوی کەم باوکتان 5 دەفتەر دۆلاری لای من داناوە 5 دەفتەر بەڵێ 5 دەفتەر بەڵێ جاکەواتە 5 دەفتەرەکە بوو بە نسیبی خوشکەکەتە